خۆشەویستانم هەندێک لە ئادابەکانی دەست بە ئاوگایانیتان عەرز دەکەم ئینشاءالله هیوادارم سوودی لێ وەربگرن. ئەم ئادابانە ضرورە. یەکەمیان پێویستە ئینسان شوێنێکی باش بدۆزێتەوە بۆ ئەوەی دەست بە ئاو بگەێنێ، شوێنەکە دوور بێ لە خەڵکی و نەبینرێ، ئینسان عەورەتی نەبینرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێ دەستی بە ئاو بگەیاندایە وایە کرد، دوای ئەوە کە چوویتە ئەو شوێنەی کە دەسەگەیەنتە ئاو بڵێ بسم الله اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث، خوایە پەنات پێگرم لە نێرینەی جنەکان و مێنینەکانیان. و کاتێکیش هەڵاسی لەو شوێنەی کە دەستیەگەیەنتە ئاو سنەتە بڵێ غفرانەک، واتە داوای لێبردن لێ یەکەم خوای پەروەردگار. ئەو لە کاتی دەست بە ئاوگەیاندنە بە زمان ذکر مەکە، بە دەنگ و بە زمان ذکر مەکە، لە دڵەوە ئینسان اعتیادیە ئەگەر ذکرش بکە. ئەگەر کەسێ سەلامی لێ کردی و بینیتی لە شوێنێکا چۆڵە بوو ئامان سەلامی لێ کردی، جوابی سەلام نابێ بدەیتەوە. کاتێ پژمیت ئینسان لەسەر ئاو نابێ ذکری پژمین بڵێت. کاتێک ئینسان میزەکە ڕوو لە بانەکە بۆی با میزەکە نەگەڕێنێتەوە بۆی و پرشی میزەکە لە گیانی نەدا، چونکە میز پیسە. و ئینسان کە چووە سەر یعنی شوێنێک مەسەلەن جۆگەیەک یان حەوزێکی ئاو ئەوانە یعنی میزەکە نەکاتە ناو ئاوەکە، بەڵکو لە ئاوەکە دەرکاو ئەم خۆی پێپاکاتەوە، لە دەرەوەی لە دووری ئاوەکەەوە میز بکە. و هەروەها پیسیکردنیش یعنی نابێت ئینسان لە شوێنێکە پیسی بکە پیسەکەی خەڵک پێ بنا، یعنی شوێنی هاتوچۆکردنی خەڵک ڕێگاوبان بێ، مەسەلەن شوێنی سێبەری ئیسراحەتی خەڵک بێ، سێبەرێک مەسیان خۆرەتاوێک لە زستانانە خەڵ لە پاڵێدان چێ، یان شوێنێکە خەڵک کانیەکە یان شوێنێکە جۆگەیەکی ئاوی لێە لەوێ لە نزیکەدا منشە، چونکە دوای خەڵک پێچێتە پیسەکە و لعنەتت بۆ نێرێ. هەروەها ئینسان میز نەکاتە ناو شەق کون، ئەوانە خەتەرن، چونکە لەوانەیە حیوانێکی تیابێ و پێێتەوە بدا. من بیرم دێ مامۆستاکەم بۆ میباز کرد، ئەوید لە گەرمیان ئەوید کابرایەک میزی کردبووە ناو کون، دوو پشکێکی دەرچوو، دوو پشکی ئەو ناوچەیە زۆر خەتەرە، دابوویە زەکەرەوە کوشت بووی، یەکسەر کوشت بووی، زۆر خەتەرە، ئەوە ئاگات لە خۆت بێ. و هەروەها ئینسان بەدەستی ڕاست خۆی پاک نکاتەوە، بەدەستی چەپ خۆی پاک کاتەوە لە میز و لە پیسی. ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. زۆرمانەوە لە شوێنی تاراتگرتنە خراپە، زۆرمانەوە ئینسان تووشی مایەسیر و ئەو شتاناکە، ئەگەر پێویست نەبێ زۆر مەمێنەوە. هەوڵدا خۆت بپارێزە، خۆت پاککەرەوە بەقەدەر توانە، ئەگەر بە ئاو بێ ئاو، ئەگەر ئاویش نەبوو بە کلینس و بە شتێک کە پاکت کاتەوە. و ئەو شوێنەی کە پیسەکەی تیاکەی هەوڵدە پاکی کەرەوە، ئای بکە شوێنەکەیە. ئەگەر لە دەشتێکی چۆڵا بوو بەردێ شتێ بخەرە سەری تا ئەو پیسە تەحەلل لەبێ و نامێنێ، بۆیە پاکڕاگرتن زۆر زۆر ضرورەکە. ئەمانە هەندێک لەو ئادابانەیە کە پێویستە ئینسان مڕاعاتی بکە لە کاتێکە دەسەکەێنێتە ئاو. لە چەندین حەدیثە ئەمانە هاتووە، لەوانەیە هەندێک شتیشم لەبیر چوو بێ، بەڵام المهم ئەمە مختصر و کورتەکەیەتی، هیوادارم سوادتان لێ کردبێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.